ئەبوو هورێرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و لعنەت لەو کەسانەی کەوا ڕقیان لێتی كان شديد الشوق إلى الله زۆر شوق و اشتیاقێکی زۆر گەورە ناخیا هەوە بۆ بینینی خوا بۆ گەیشتن بەخوا لە دوعایەکی ئەفەرمێ اللهم إني أحب لقاءك فأحب لقائي پەروەردگارە من لقای تۆم زۆر خۆش ئەوێ یا ربی خوایان تۆش لقای منت خۆش بێ تخۆ ئەگەر ئینسانی مسلمان ئەبەم مەعانی و پێوەرانە خوای خۆی بناسێت چۆن خۆشی نایە لەوەی کەوا بە لقای بگات ئەفەرمێ لە فەرمایشتێکا پێغەمبەریان صلی الله عليه وسلم إذا أحب العبد لقائي أحببت لقاءه حديثك قدسية خوایان ئەفەرمێ ئەگەر عەبدەکەم پێی خۆش بێ بە لقای من کە بگات منیش پێم خۆشە کە بە لقای بگەم وإذا كره لقائي كرهت لقاءه ئەگەر هاتو پێی ناخۆش بێ بگاتە لقای منیش پێم ناخۆشە ئەو بین و بگەمە لقای هۆ غافڵەکانی شەو هۆ ئەو کەسانەی کەوا شەوتان هەتا بەیان خەریکی خەون یا خەریکی تۆڕەکانی کۆمەڵایەتین یان ئەنتەرنێت سەری خواردوون یا شاشەکان ژیانی بردوون شەوی گرتن کوا عشقتان بۆ خوا کوا مشتاقیتان بۆ ئەو ئەی نازانن إن الله ينزل إلى سماء الدنيا نازانن خوای گەورە لە کۆتایی شەوە یێتە ئاسمانەکانی دنیا بەو شێوازەی کە لایقە بەخۆی هاوارەکە هەل من سائل هەرێ کەسێک داوای شتێکم لێ بکە ئەی عەبدەکان ئەی مشتاقانی خوا کوان لەو کاتە کاتی زیندوتان کوان لەو کاتە ئێوە بەخ ئاگادارن کوان لەو کاتە دەستی زەلیلیتان بەرز کردوێتەوە ئێمە زۆر پێویستمان بەوەیە کە هەموو شەوێک لە خزمەت ئەوە ببین خوایەک بە پەنهانی هەموو شتێکی بە تۆ دا واللهی تۆش ئەبێ لە پەنهانیە مشتاقی ئەو بی ئەبێ ڕۆحت لەگەڵ ئەوە بێ من كان يرجو لقاء الله فإن أجل الله لآت زانیان ئەفەرمون لە هیبی مشتاقەکان بڵێ سەی ناخی مشتاقەکان ئەم ئاەتە ئەیکوژێنێتەوە کە ئەویش ئەوەیە من كان يرجو لقاء الله هەر کەسێ لقای خوا ڕەجای لقای خوا بێ بەخوا بگات فإن أجل الله لآت ئەجەلی خوا ئەگاتە سەرسەری وهو السميع العليم والله گوێی لێ و ئاگادارە زۆر ئاگادار بەوەی کە ئەم عەبدانەی چەندێک مشتاقن چەندێک ئەیانەوێ بە لقای خوا بگەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اختیاری ئەدرێتێ لە بینی ژیان و مردنە سبحان الله ئایا ژیان هەڵ ئەبژێرێ خۆ رسول الله صلی الله عليه وسلم چەندین جار مشتاقی دەربڕیوە بۆەوەی ئومەتەکەی دوای خۆی ببینی بەڵام ئەفەرمێ بەل الرەفیق الأعلى لای خوا هەڵەبژێرە ڕەفیقی ئەعلا ئەچمە لای ئەو هاوڵە زۆر بەرزەکە ئەچمە لای ئەو کاتە ئینسانی مسلمان ئەچێتە ناو نوێژەکەیەوە ئەگەر بەم مەعریفەتە گەورەوە بڕوات والله خوای گەورە دەری و خێری زۆر لێ ئەکات ئاسێرکەن ئەم فەرمایشتە ئەفەرمێ إن الله ينصب وجهه لوجه عبده في صلاته خوای گەورە دەموچاوە کە لایق بەخۆیەتی چۆن عەبدەکەی ئاوە ڕۆ کەعبە وەستاوە رب العالمین ڕوو ئەکاتە ڕووی ئەم عەبدەی تخوا ئەگەر ئینسان بەس لەم معنایە تێبگا و معریفەتی خوای هەبێ چەند زۆر لە نوێژەکەی ئەمێنێتەوە بۆ ئەوی زیاتر وەجهی لە وەجهی ڕەبەکەی بێت یان کاتی ئەفەرمێ أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد نزیکترین کاتێک لە لقای خواوە بریتێ لە سوژدەکان واللهی ئەگەر ئینسان بەڕۆح خۆی ناسی بێ حەز ئەکا هەمیشە سەری لە سوژدا بێ بۆ ئەوەی لەوە نزیک بێت